گەرچی پرسی شەفافێت و ڕاستگۆیی لە کاتی جەنگدا یەکێکە لە پرسە هەستیارەکان، بەڵام ئێستا لە ئەمریکا سانسۆرێکی زۆر دەکرێت بۆ ڕێگری لە ئاشکرابوونی داتا و زانیاریەکان کە لەم دۆخی جەنگەدا قسە و باسی زۆری لەسەر دەکرێت. ڕۆژنامەی گاردیان لە راپۆرتێکی دەیڤید سمیثدا باز لە ململانێکی نێوخۆیی لە ئەمریکا سەبارەت بە شەفافێتی وەزارەتی جەنگ پێنتاگۆن لە مامەڵەکردن لەگەڵ زیانەکانی جەنگ لەگەڵ ئێران دەکات. راپۆرتەکە پشت بە چاوپێکەوتنی بەرپرسانی پێشوو پسپۆڕانی ئاسایشی نەتەوەی دەبەستێت کە تێیدا پێنتاگۆن تۆمەتبار دەکرێت بە پەیڕەوکردنی سیاسەتێکی بە ئەنقەست بۆ سنووردارکردنی زانیاریەکان. لیۆن پانیتا وەزیری پێشووتری بەرگری و بەڕێوەبەری پێشووی CIA ئەم هەڵوێستەی پنتاگۆنی بە ڕێبازێکی شەرمەزارکەر وەسف کردووە. پانیتا جەخت دەکاتەوە ئەرکی ئەخلاقی و نیشتیمانی حکومەتە ڕای گشتی لە تێچووی ڕاستەقینەی جەنگەکان ئاگادار بکاتەوە. وەک چۆن لە سەردەمی جەنگەکانی عێراق و ئەفغانستاندا وەزیرەکان بە شێوەیەکی خولی کۆنگرەی ڕۆژنامەوانیان بۆ ئاشکراکردنی ئاماری قوربانیەکان ساز دەکرێت. لەلایەکی دیکەوە راپۆرتەکەی گاردیان ئاماژە بە گۆڕانکاریەکی بنەڕەتی لە استراتیژی ڕاگەاندنی پێنتاگۆن دەکات. بە جۆرێک ماوەی زیاتر لە 2 مانگ و نیوە هیچ کۆنگرێکی ڕۆژنامەوانی فەرمی ئەنجام نەدراوە. ئەم بێدەنگیە گومانی لای چاودێران دروست کردووە کە ئیدارەی ئێستای کۆشکی سپی بیەوێت ڕاستیەتاڵەکانی جەنگ لە خەڵک بشارێتەوە تا کاریگەری نەرێنی لەسەر هەڵبژاردنەکانی کۆتایی ئەم ساڵ نەبێت. ئەم دۆخە دوایەوە هات کە ئاگربەستی نێوان ئەمریکا و ئێران هەرەسی هێنا و هێرشەکان بوونە ڕۆژانە. ئەمەش مەترسی درێژخایانبوونی جەنگەکەی زیاتر کردووە. ئەم ڕاستیە دژبەیەک دەوەستێتەوە لەگەڵ بەڵێنەکانی دۆناڵد ترامپ لە کاتی بانگەشەی هەڵبژاردندا کە بەڵێنی دابوو ئەمریکا لە جەنگە بێکۆتاکان دوور بخاتەوە. بەڵام دەوترێت ئێستا سوپا لە نێو ململانەیەکی سەربازی تێچووی زەبەلاحدا گیری خواردووە. سەبارەت بە قەبارەی زیانەکان ئامارە فەرمیەکان باز لە کوژرانی 18 سەرباز و برینداربوونی سەدانی دیکە دەکەن. بەڵام پێنتاگۆن ئەم زانیاریانەی درەنگ و تەنیا لە ڕێگەی سۆشیال میدیاوە بڵاو کردوێتەوە. تەنانەت کاتێک ئامارە جیاوازەکان لەسەر ماڵپەڕی وەزارەت دەرکەوتن، پێنتاگۆن بە هەڵەی تەکنیکی ناوی بردن. بەڵام شارەزایان پێیان وایە ئەمە بەشێکە لە استراتیژیەکی سیاسی بۆ کەمکردنەوەی بایەخی میدیایی بە زیانە مرۆییەکان. لە ڕووی ئابووریەوە تێچووی جەنگ گەیشتووەتە دەیان ملیار دۆلار. ئەمەش لەگەڵ بەرزبوونەوەی هەڵاوسان و نرخی سوتەمەنی لە نێوخۆی ئەمریکا فشارێکی زۆری خستۆتە سەر ئیدارەی وڵات و ناڕەزایی لە نێو کۆنگرێسدا لێکەوتوەتەوە. بەو پێی حکوومەت استراتیژیەکی ڕوونی بۆ کۆتایی هێنان بەم جەنگە و خەرجیە زەبەلاحەکەی نییە. راپۆرتەکە تیشک دەخاتە سەر تێکچوونی پەیوەندی نێوان پێنتاگۆن و دەستگاکانی ڕاگەاندن لە سایی دەسەڵاتی نوێدا و گرتنەبەری ڕێکاری توند دژی ڕۆژنامەنووسان و سنووردارکردنی جوڵەیان لە نێو باڵەخانەی پێنتاگۆندا. ئەمەش وەک پاشەکشێکی گەورە لە شەفافێت و دیموکراسی ئەمریکا هەژمار دەکرێت.